سڵاتان لێ بێم کاتتان باش بێگومان ئەمشەو جۆ بایدن کە بە نزیکەی کاژمێرێک لە کۆنگرێسی وڵاتەکەی لە بەردەم ئەندامانی کۆنگرێس لە ئەنجومەی نوێنەران و پیران لەگەڵ ئەندامانی کابینەکەی کە بە نزیکەی 200 کەس ئامادەی ئەو دانیشتنە بوون وتاری سەدەمی ڕۆژی خۆی پێشکەش کرد کە بێگومان زۆربەی جار وا باوە کاتێک سەرۆک لەم شوێنانە کۆ بێتەوە یاخود لە عورفی سیاسیا کاتێک کە سەرۆکێتە ناو کۆنگرێس و لە بەردەم ئەندامانی کابینەکەی و کۆنگرێس کۆ بێتەوە هەمیشە بابەتەکە بابەتێکی زۆر گەورە و گرنگ و جددیە کە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانی ئەمریکیە لە ناوخۆ لە دەرەوە هەنێجار بۆ ڕاگەیاندنی شەڕە هەنێک جار بۆ ڕاگەیاندنی ئاشتێکی گەورەیە و ئەم جارە بۆ بوو کە سۆرەکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باس لەوە بکات کە لە 100 ڕۆژی ڕابردووە چیان کردو و پلانەکانی بۆ داهاتوو چییە بێ و بێگومان پشتیوانێکی زۆری کۆنگرێسی پێویستە بۆ وانەی کە لە داهاتووە بە دەوێت ئەنجامی بگەێنێ بەتایبەت ئەو بابەتانەی کە پێویستی بە دەنگدان و دەرکردنی یاسای تایبەت هەیە لە کۆنگرێسی وڵاتەکەیەوە ئەوەی کە جێگەی سەرنج بووەم ئەم شەو لە دەستپێکی وتارەکەیە ئەو باسی لەوە کرد کە کۆمەڵێک گۆڕانکاری کردووە کە لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لای مێژووی سەرۆکاتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەبووە بەتایبەت لە ئێستا کە سێ سەرۆکاتیەکەی ئەمریکا کە بێگومان لە دوای سەرۆک جێگرەکەیەت لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانیەت کە هەردووکیان دوو ئافرەتن باسی لەوە کرد ئەمە یەکەم جارە لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەم شێوەیە هەیکەلی سیاسەتی ئەمریکا هەیکەلی سەرۆکایەتی ئەمریکا بتوانێت دوو ئافرەتی تیابێت لە یەک کاتا بە پۆستی جێگری سەرۆک و سەرۆکی ئەنجومەی نوێنەران هاوکات باسی لە کۆمەڵێک بابەت کرد کە توانیان بڵێن بەشی هەرە زۆری تەوەری گفتوگۆکەی یاخود ئەو کاتژمێرە قسەکردن بوو لەسەرەوەی کە چ ڕۆڵێکی بینیوە لە 100 ڕۆژی ڕابردووە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ژیانی هاوڵاتیان هەبووە و کاریگەری لەسەر ئابووری وڵاتەکەی هەبووە و هاوکات وڵاتەکەی خەری کردووە ناو خۆل لە بەرامبەر کۆمەڵێک کێشەی دەرەکی کە لە نێوان وڵاتی سین و وڵاتی چین و وڵاتی رووسیا و کۆمەڵێک وڵاتی تر ویستویانە مەشغوڵبوونی ئەمریکا بە ناوخۆ بە قەیرانەکانی ناوخۆوە بقۆزنەوە بۆی کە بەرامبەر بە مەترسیەکانی ئەمریکا یاخود بەرامبەر بە هاوپەیمانەکانی ئەمریکا لە دەرەوە مەترسی و جۆرێک لە خۆسەپان دروستکەن کە بێگومان وەکو باسی کرد ئەویش باسی کرد لە وتارەکەی خۆیان لە 100 ڕۆژی یەکەما باسی لەوە کرد کە زیاد لە ملیۆنێک و 300,000 هەلیکاری دروست کردوتەوە جارێکتر لە ناخۆی ئەمریکا و هاوکات باسی لەوە کرد کە زیاد لە 220 میلیۆن هاوڵاتی ئەمریکی لە ئێستا خۆیان کوتیوە و ڕێژەی مردن لە نێوان هاوڵاتیانی بەتەمەنە لە سا 80 کەم بۆتەوە کە بۆنەی کوتان و بەستنی ماسک و خۆپارێزیەکانەوە بوو کە ئەو دەستی پێکردووە و هاوکات باسی لەوە کرد کە کرێی ڕۆژان کرێی کاتژمێری کارکردن لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە بڕیارێک بەرزەکاتەوە بۆ کەمترین کرێی کار بۆ $15 بێ و هاوکات یەکسانکردنی کرێکاری ئافرەتان و ژنان بۆ یەک جۆر حەق و یاخود یەک جۆر سەبارەت بە پلانی جۆ بایدن لە ئێستا داشەکانی ئەمریکی میدیاکان هاوڵاتیان چۆن لە پلانەکانی جۆ بایدن دەڕوانن کە لەم بارودۆخەتا کە خۆی دەڵێت بە قەیرانێکی سەختدا تێدەپەڕین بەڵام ئەمریکا ناکەوێت هاوڵاتیان تا چەند گەشببینن بە پلانەکەی جۆ بایدن جۆ بایدن لە زمانی وتارەکەی باسی لەوە کرد کە تا ئێستا قسەی لەگەڵ 40 سەرۆکی وڵاتانی دنیا کردووە و هەمویان لەگەڵ هەمویانە یەک مەسجید دووبارە کردوێتەوە کە پێیوتون ئەمریکا جارێکی تر گەڕاوەتەوە و ئەمریکاوە قبول ناکات کە لە ماوەکانی پێشوە کردوتان ئەوەی کە جێگەی سەرنج بوو جۆ بایدن لە تەواوی قسەکانیا هیچ کاتێ یاخود کەمترین کات باسی خۆی ئەکرد وەکو تاک و هەمیشە ئەیوت ئێمە پێکەوە کە ئەمە بەشێکی زۆر لە چاودێران باس لەوەکەن کەمە جیاوازی وتارەکەی ئەم لەگەڵ دانەڵد ترەمپ ئەو بووە کە ئەو زیاترەوت من کردومە بایدن زیاترەوی ئێمە کە ئەمەش زیاتر بەستیەوە بوو کە دیموکراتەکان و کۆمارەکان یەک بخاتەوە بۆ پلانەی کەیانە بابەتێکی تر ئەو بوو بە هیچ شێوەیەک ئاماژەی بە سەرۆکی پێش خۆی نەکرد و هیچ جۆرە گلەی و گازەندەیەکی ئاراستی سەرۆکی پێش خۆی نەکرد کە ئەمەش دیسان بۆ خزمەتکردن بوو بە یەکگرتنی کۆماری دیموکراتەکان لە ڕاستیە بۆچوونی هاوڵاتیانی ئەمریکی کە ئەتوانرا هەر لە ناو قاعەکەوە دەربکەوێت کە زۆربەی جار یاخود لە زۆربەی ئەو زانیاریانەی کە ئیدا ئەو بەرەوپێشچوونانەی کە ئیدا زیاتر ئەندامانی دیموکراتەکان چەپڵیان لێدا و کۆماریەکان بێدەبوون کۆماریەکان گلەیەکی زۆر گەورەکە لە جۆ بایدن هەیە گریان هەیە لە سیستەمی مامەڵەکردنی بە سیستەمی پەنابەرانەوە کە لە قۆناغی یەکەما بایدن باسی لەوە کرد کە ژمارەی زۆری پەنابەر وەرەگرێت لە ئێستا ژمارەی زۆری هاوڵاتیانی ئەمریکای لاتین هاتوونەتە سەر سنوورەکان و داوای مافی پەنابەرەتیەکەن بابەتێکی تر سەرفکردنی بڕێکی زۆر پارە و ڕاستەوخۆ پارەی کاشدان بە هاوڵاتیان کە ئەوان پێیان وایە ئەمە جۆرێک لە هەنگاونانە حکوومەتی ئەمریکا ئەوەیەک و سیستەمێکی سۆشیالیستی لێبێ و هاوڵاتیان تەمەڵ بکە و پارەی کاشیان پێ بداوە لە بەرامبەر کۆمەڵێک هەنگاوی
بایدن کە ئەوێ کۆنتترۆل لەسەر چەک دروستکە کە ئەمشەو بایدن بە ڕاشکاوی باسی لەوە کرد کە و لە قۆناغی یەکەمە پرۆژە یاسایەکی ئامادە کردووە کە لە قۆناغی یەکەمە کۆنتترۆلی ئەو چەکانە بکە کە بێمۆڵەتن و ڕۆژانە بنەهۆی کوشتنی وڵاتیانی ئەمریکی لەسەر شەقامەکان بە شێوەیەکی گشتی بایدن تەمەنێکی زۆری هەیە بەشێکی هەر زۆری چاودێرە سیاسەکان پێیان وایە کە ناتوانێت بۆ خولی داهاتوو بەردەوام بێ واگەر لە ژیانی شابمێنێ ڕەنگە تەمەنی توانای پێنەدا و ڕکابەرەکەی جێگرەکەی کە ڕاستەوخۆ بێتە جێگری کەمالە هاریسە پێیان وانێ بتوانێت کێبرکێ بکە لەگەڵ کێبرکەکارە کۆماریەکانە وە لەناو کۆماریەکانە لە ئێستا داناڵد ترەمپ بە شێوەیەکی زۆر چالاکانە دەرکەوتوتەوە هەر ئێستا دەستی کردو بە لۆبیکردن بۆ کۆمەڵێک سێناتۆر کە خولەکانیان بەسەرە چێ بۆی جارێکی هەڵبژێرنەوە بۆیە کێبرکەکان لە نێوان ئەم دوو حیزبە تا ڕادەی ئاستی شەقام کە لە دوایین سەرژمێریە باس لە سا هەشتا وڵاتیانی ئەمریکی پێیان وایە ئەمریکەکان لە ئێستا زۆر دابش بوون بەسەر دوو پارتە سیاسەکە لە کۆنگرس و سەرۆکایەتیەوە تاوەکو ئاستی شەقام بۆیە بەشێکی زۆری کۆماریەکان بەڵێ لە ئێسێشا دابشبوونی خۆیان نەبینن و گلەیەکانیان بەردەوامە بەرامبەر بە بایدن و پێیان وایە کە هەنگاوەکانی بایدن لە قۆناغەکانی ڕابردووە خۆستنەوەی ئەو فرسەتە بووە کە لە ئێستا سەرۆکایەتی و کابینەکە و سەرۆکی ئەنجومەنی نوێنەران و پیرانیش لە خۆیانە و ئەم زۆرینەی دەنگەی لە ناو حکوومەتەکە خۆسۆتەوە بۆی کۆمەڵێک بڕیار بدا کە دژە بە پرینسیپەکانی سیستەمی سەرمایه‌داری و ئەوان پێیان وایە کە مانگاوێکی مەترسیدارە و ئەگەر بێت و نەتوان جڵەوگیری بکەن ئەوە وڵات بەرەو ئاراستەیەکی خراپترە باکە یەک خاڵی ترم بیر نەچێویشەوەیە کە بایدن بە زمانێکی تا ڕادەیەکە ڕەشەئامێز هەڕەشەی لەو کۆمپانیا گەورانە کرد کە لە ماوەکانی پێشوە تاکسیان نەداوە بە حکوومەتی فیدرالی کە و باسی لەوە کرد 55 کۆمپانیا کە سەرمایەکانیان بەزیاد لە 40 میلیارد دلار خەمرێرێ 1 سنتیشان بە حکوومەتی فیدرالی نەداوە لە ماوەکانی پێشوە بۆیە دیسان جەختی لەسەرەوە کردەوە کە ئەمانە پێویستە باجیان لێوەربگیرێ و ناچار بکرێن بە باج لێوەرگرتن کە ئەمە خۆی بۆ خۆی پاکێجی کۆماریەکانەکەیانەوەی کەمتر باج لە سەرمایه‌دارەکان وەرگن چونکە پێیان وایە تاوەکو ڕێ بۆ سەرمایه‌دارەکان خۆش بکرێ کارگۆ کۆمپانیەکانیان گەورەتر بێ هەلی کار زیاترە بێت و کرێکاری زیاتر ئەتوانێت کارکە لە کارگە و لە کۆمپانیەکانیانە ئەمەش دیسان خاڵێکی ئارگومنتی گەورەی دوورمەودای نێوان ئەم دوو حیزبەیە کە لە ئێستا جارێکتر بایدن قسەی لەسەر کردەوە. زۆر باشە هەردی سەبارەت بە هەڵبژاردنەکانی عێراق پێ دوای ئەمریکا چڕۆڵێکی دەبێت ئایا زانیاری نوێ لەو بارەیەوە؟ لە زیاد لە ساڵێکەوە پێشی دارەی بایدن و لە سەردەمی دارەی داناڵد ترەمپ گرنگیەکی زۆر لەو کاتۆی کە بڕیار درراوە هەڵبژاردنەکانی عێراق بکرێت لەم ساڵە گرنگیەکی زۆری پێدراوە توانین بڵێن یەکێک لە ئەولەوێتی کارەکانی حکوومەتی ئەمریکا لە ئێسایە گرنگیدانە بەوەی کە عێراق لە هەلومەرجێکا بێ بتوانێت هەڵبژاردنەکانی ئەمساڵی ئەنجامدا و لە ڕووی مادی و لۆجستیەوە هاوکاریکی زۆری حکوومەتی عێراقیان کردووە لە هەردوو دانیشتنی استراتیژی ئەمریکا عێراقا بابەتی دامکردن و پشتیوانی ئەمریکیەکان یاخود عێراقیەکان خودی کاظمی داوای کردو لە حکوومەتی ئەمریکی کە پشتیوانیان کا بۆی بتوانن پرۆسە هەڵبژاردنەکانی ئەمساڵ بە شێوەیەک بێ کە زۆرترین هاوڵاتیانی عێراقی بەشداری بکەن و جۆرێک بێت لە هەنگاوێکی نوێ کە بتوانێت تا ڕادەیەک هەڵبژاردن یاخود نوێنەرانی هەڵبژێرا و جێگری ئیتفاقی سیاسی بگرنەوە لە عێراقا و ئەمریکا لەم بابەتەوە هەنگاوێکی باشی ناوە لە قۆناغی یەکەمە حکوومەتەکەی خۆی حکوومەتی ئێسەی بایدن موافقەتیان کردووە لەسەر سەرفکردنی بڕی 10 میلیۆن دلار و هاوکات لۆبیەکی گەورەیان کردووە لە ئەوروپا و لە ناو ڕێکخراوی نەتەوەی گرتوەکانی شاکاوانیش بەکۆی گشتی لە ئەوروپا بنزیکەی 18 میلیۆن دلاری تر کۆبووەتەوە و یونامیان ڕاستپاردووە کە بە شێوەیەکی جددی و چڕوپڕ کار بکات لەسەرەوەی کە هەڵبژاردنەکانی ئەمساڵی عێراق بە شێوەیەک بێ کە زۆرترین هاوڵاتیانی عێراقی بتوان دەنگدەن و کەمترین زەختە بێ لە ناوخۆ لە دەرەوە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو زەخت و فشارانەشی کە لە ناوخۆی عێراقا هەیە حکوومەتی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا جارێکی تر لە زاری سەرکردە معسکەریەکانی و بەتایبەت فرانک مەکێزی جەختی لەسەرەوە کردەوە کە ئێمە لە ئێستا عێراق جێناهێڵین و چاودێریکی چڕی دۆخی ناوخۆی عێراق و دوژمنەکانیان لە ناوخۆ لە دەرەوە شەکەن و هاوکات لە ماوەکانی پێشوە بە پێی زانیاریانەی کە من بەرگوێم کەوتووە حکوومەتی ئەمریکا ڕاستەوخۆ بە حکوومەتی ئێرانی وتووە کە تەداخل نەکات لە ئێستا لە دۆخی ناوخۆی عێراقا و حکوومەتی عێراقی هەنداوە زیاتر بەرە وڵاتانی عەرەبی و سوودوەرگرتن لە بەشێک لە وڵاتانی عەرەبی دراوسێکە بتوانێت پشتیوانی بکەن بۆی ئەم پرۆسە بە شێوەیەکی سەرکەوتوو ئەنجام درێ و دوایین لێدوانیش کە لە حکوومەتی ئێرانەوە باس لە میدیاکانەوە قسەی لەسەر کراوەویش لە زاری محەممەد جەواد زەریفیەوە بووە کە لە میانەی قسەکردنی لەگەڵ سەرکردە شیعەکانە باسی لەوە کردووە کە ئەوان گرنگ نییە بەلایەنەوە دەرەنجامی هەڵبژاردنەکان چۆنە بێ بەڵام ئەوەی گرنگە بەلایەنەوە ئەوەیە کە دەرەنجامی هەڵبژاردنەکان سیاسەتی عێراق نەگۆڕێ و وڵاتێکی دوژمنکاری لێ نەکا بەرامبەر بە ئێران بێگومان بەشێکی زۆری چاودێران پێیان وایە کە ئێران لە ئێستا ئەولەوێت بۆی گەڕانەوەی بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی و پێیان وایە کە جۆ بایدن ئەگەر بێت و تەنها یەک خول بتوانێت سەرۆکی ئێسەی ئەمریکا بە یاخود نەتوانێت بۆ تێرمی دووەم سەر بکوێتەوە ئەوە ئێستا هەلێکی زێڕین لە بەردەم حکوومەتی ئێرانیە کە بە
زووترین کات بگەڕێنەوە چوارچێوەی ڕێکەوتنامەی ئەتۆمی و پێیان وایە ئەوە ئەولوێتی سەرەتایانە عێراق دەتوانێت بێتە بەشێک لە پاکێجێک کە لەگەڵ ئەمریکا ڕێکەوتن بە جۆرێک لە جۆرەکان مراعاتی و دۆخە بکەن لەسەر تەڵەبی ئەمریکا کە ئەوێت دۆخی عێراق لە ئێستا ئاسایی بێتەوە بۆی بتوانێت هەڵبژاردنەکان بە شێوەیەکی باش بڕابڕێەوە. زۆر باشە هەردی بەڵام لە ئەمان کاتداوەک بازەوە دەکرێت ئەمریکا و ئێران کە دەیانێت پەیوەندیەکانیان تا ڕادەیەک هێور بکەنەوە بەڵام لە ئەمان کاتیشدا ماوەیەکی زۆرە چەند جارێک هێرش دەکرێتە سەر بنکە یاخود هێزەکانی ئەمریکا لە عێراق کە چەندین جار ئەمریکا هەم هێزەکانی حەشدی شعبی یاخود هەم لایەنە شیعەکان تۆمەتبار دەکات و هەر دەڵێت بەرپەرشدانەوەمان دەبێت. سەبارەت بەم بابەتە زانیاری چی هەیە؟ لە ناوخۆی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا چەند جارێک لەسەر ئاسی وەزارەتی دەرەوە وەزارەتی بەرگری و تەنانە ناو کۆشکی سپی و تەبێژی کۆشکی سپیش لە هەفتەکانی ڕابردووە جەختی لەسەرەوە کردەوە کە تەواوی ئەو هێرشانێکە کردە سەر بنکە و بارەکە و میشنە دیبلۆماسیەکانیان هەموو ئەمانە زۆربەی زۆریان مەترسیەکانیان لەلایەن ئێرانەوە یاخود لای یەکەم لەلایەنەوە گروپانەوەی کە حکوومەتی ئێرانی داعمی کردوون. بەڵام ئەوەی کە جێگەی سەرنجاویشەوەیە کە لە ئێستا هەردوولایەن لەگەڵەوەی لە گفتوگۆی دانووسانان لە دانووسانەکەی ڤێنناوە دەستی پێکردووە هەنگاوی باش نراوە لەگەڵ ئەم دۆخە بەشێک لە لۆبی دروست بووە لە ناوخۆی حکوومەتی ئەمریکایەکە ئەوان پێیان وایە ئەم جۆرە لە کاراسانیکردنی حکوومەتی بایدن جارێک تر زاڵکردنەوەی حکوومەتی ئێرانیە لە ناوچەکە و لە بەرامبەر حکوومەتی ئێرانی ئەوێ جۆرێک لە مەرجی پێشوەختەی هەیە بەسەر حکوومەتی بایدنە فەرزی بکە و لە بەرامبەر ئەوەی کە حکوومەتی ئەمریکا ناچار بکە بۆی کە ئەم جۆرە مەرجانە جێبەجێ بکە بەتایبەت مەرجەکانەوەیە کە کۆمەڵێک پارە و ممتەلەکاتی ئێرانی لەلایەن بەشێک لە وڵاتانی دیکەوە دەستی بەسەرگیرا و فریز کراوە لە چوارچێوەی سزاکانی سەر ئێرانە و لەگەڵ هەڵگرتنی بەشێکی زۆر لە سزاکانن بەتایبەت لەسەر کەرتی نۆت و کۆمەڵێک بابەتی تر بۆیە پێیان وایە کە ئەمانە تەنها کۆمەڵێک پەرچەکرداری بچووکن ئەوێت هێشتا بە بەردەوامی ئەوە پیشانی حکوومەتی ئەمریکا بدا کە ئەمان بەردەوام ئەتوانن مەترسیان هەبێ و بەردەوام ئەتوانن بە جۆرێک لە جۆرەکان نائستقرارێت دروستکەن بۆ هێزەکان و بۆ میشنە دیبلۆماسیەکانی ئەمریکا لە عێراق ئەگەر بێت و ئەمریکا نەچێتە ژێرباری ئەو مەرجانە. بابەتێکی تر کە حکوومەتی ئەمریکا لە چوارچێوەی ڕێکەوتنامەی گفتوگۆی استراتیژیە یەکێک لە هەنگاوە گەورەکانی گەڕانەوەی کۆمەڵێک کۆمپانیای گەورەی و بەرهێنی ئەمریکی بۆ ناو خاکی عێراق و بەرهێنان لە کەرتی وزە و کۆمەڵێک بابەتی تراکەوان پێیان وایە ئەم کۆمپانیانە ناتوانن بە شێوەیەکی ئارام کارەکانیان بکەن ئەگەر دۆخی ناوخۆیی عێراق ئاسایی نەبێتەوە و ئەگەر نەتوان یاخود زمانی سەلامەتی و ئەمانەتیان نەکرێ. بۆیە بەشێکی تر پێیان وایە ئەمە مەترسی ئەم هەنگاوانەی ئێران پیشاندانی ئەوەیە کە ئەگەر ئەمریکا ڕازی نەبێ بۆ مەرجانە لە چوارچێوە ڕێکەوتنامەی ئەتۆمی ئەوە ئێران نەتوانێت بەردەوام مەترسی بێ بۆ هەر میشنێک بۆ هەر گروپێک بۆ هەر جۆرە لە سوپا و سەربازێک کە ئەمریکا لە عێراقا هەیە. بەڵام بە شێوەیەکی گشتی پێیان وایە لە ئێستا لە باشترین قۆناغەکانی پەیوەندی نێوان خۆیانان و ئەگەرێکی زۆر هەیە کە لە ماوەیەکی کورتا بگەڕێنەوە چوارچێوەی ئەو ڕێکەوتنامە کە لە ئێستا کۆمەڵێ هەنگاوی جدی بۆ نراوە. بەڵێ هەردی سپاس بۆ تەواوی زانیاریەکانت.